Hello, welcome back to this new video. In this video we're going to talk about some daily expressions, some everyday words, some everyday phrases that you might need in order to understand the book and understand the lessons and understand me while speaking in English during the lessons, okay? ئەمە وانەیەکی پێشەکیە it's a bonus lesson واتە وانەیەکی پێشەکیە کە بۆ ئەوەی کە تۆ لە هەندێک وشە سەرەتاییەکان تێبگەی کە ئێمە هەموو کاتێک لە وانەکاندا بەکاریان دێنین و لەو دەربڕینانەی کە ئێمە ڕۆژانە لە باسکردنی کتێبەکە و لە باسکردنی وانەکاندا لە باسکردنی بابەتەکاندا ئێمە بەکاریان دێنین. So we will talk about some of the instruction words, instruction expressions and useful expressions that you need for everyday words. And when you study English in school, you need these expressions, these words and these phrases. Similarly, they're very important when you are taking an English test as well. کاتێ بەشداری ئیمتحانێک و تاقیکردنەوەیەکی زمانی ئینگلیزیەکەی بە هەمان جۆر پێویست بە شتانەیە. زۆر باشە. Let's do it. Let's start. So instructions when you learn English کاتێ فێری ئینگلیزی دەبی or take a test کاتێک دەتەوێت تێستێکی زمانی ئینگلیزی بکەیت ئیمتحانێک بکەیت you might see these words in instruction بەردەوام ئەم وشانە دەبینی. Listen. ئەمانە کارن کردارن کردار verbs. Listen گوێگرتن. Write نووسین. Read خوێندنەوە Look at واتە سیرکردن I'm looking at you. Okay? Look at. Repeat واتە دووبارەکردنەوە So I say repeat it واتە دووبارەی بکەرەوە. Check off واتە سەحی لێدە. Circle واتە بازنەی بەدەوردا بهێن. Match گەیاندن. دوو شتت هەیە دایانگەێنی بەیەک ئەمە پێی دەوترێ match. Cross out واتە خەت بەسەرداهێنا. کاتێک بۆ منە وشەیەکت هەیە کاتێ هەڵی بژێری ئیتر پێویست ناکە ئەو وشەیە جارێکی دیکە بەکار بهێنیتەوە cross out یەکەی واتە ئەم وشەیە بەکارهێناوە. cross out. Count واتە ژماردن. ئەم وشانە هەمیشە پێویستە پێێتی. These are everyday words. You need it so much. If you study any English curriculum, any English book, you need these words. هەر کتێبێکی ئینگلیزی خوێنی پێویستت بەم وشانەیە. زۆر گرنگە وشانە. These words and these expressions are very, very important. Color in واتە ڕەنگکردن. Color in. Point واتە ئاماژەکردن. ئاماژە بۆکردن. ئەمانە هەمووی verb. ئەمە هەمووی کارەکان کردارەکان. ناونەکانیش کۆمەڵێک ناومان هەیە لە زمانی ئینگلیزیە هەمیشە بەکاریان دێنین ئەوانیش ئەمانن. Page واتە لاپەڕە. Picture وێنە. هەموو کتێبێک پڕە لە وێنە. ئەی بە وێنە دەوترێتی picture. Word واتە وشە. Song واتە گۆرانی. واتە گۆرانی. Line واتە هێڵ. خەت. هێڵ. Line. Space واتە بۆشایی. I'm filling the spaces واتە بۆشایەکان پڕکەرەوە. Fill in the spaces. Space واتە بۆشایی. Order or order. بەریتانیاڵین order بەس بە ئەمریکیاڵین order واتە ریزبەندی واتە 1 2 3 4 ریزبەندی واتە بە ریزێک واتە هەمووی بە دوای یەکدا بێ نەک ریزبەندێکی هەڵە بێ. Order واتە ریزبەندێکی ڕێک.
example واتە نمونە بۆ مناڵیت بۆ نمونە ئەم شتە okay بۆ من باسی خواردنەکەم بەڵام for example rice is an example for food question واتە پرسیار I have a question من پرسیارێکم هەیە teacher I have a question مامۆستا پرسیارێکم هەیە answer واتە وەڵام نابێ بڵێن answer be careful it's not answer answer beginning واتە سەرەتا in the beginning or beginning واتە سەرەتا end واتە کۆتایی ئەم beginningەکە لە سەرەتای وشەی کاتدایە end لە کۆتایەکەیدا end واتە کۆتایی زۆر باشە and here we have some useful expressions هەندێک دەربڕینی زۆر سوودبەخشمان هەیە these expressions are useful for greeting people بۆ سەلامکردن سڵاوکردن saying goodbye خواحافیزی کردن being polite کاتێکە لە شوێنێکی ڕسمیدا تۆ پێویستە بە ڕێز و بە احترام بی لەگەڵ بەرامبەرەکاندا و asking for information داواکردنی زانیاری کاتێک نازانی چۆن داوای زانیاری بکەیت لە شتێک بۆ نمونە چۆن داوای شتێک بکەیت چۆن داوای وەرگرتنی هەندێک زانیاری بکەیت لە شوێنێکدا و هەروەها showing that you are happy و ئەوەش نیشان دەیە کە تۆ دڵخۆشیت first سڵاوکردن good morning hello good morning hello دەتوانی تۆ بڵێ good morning یاخود دەتوانی بڵێ good afternoon یاخود دەتوانی بڵێ good evening ئەگەر شەو بێت یاخود دەشتوانی بڵێ hello that's it زۆر باش ئەی بۆ خواحافیزی کاتێک خواحافیزی بکەین ئەم وێنەیە باسی خواحافیزیەکە goodbye واتە خواحافیز see ya bye see ya goodbye بەوجە باشە ئەمان کاتێک پرسیار بکەین do you know Ben no I don't hello Ben ئەمە لێرەیە ئەم پرسیار دەکات ئەڵێ ئایا تۆ ئەم کوڕە ناسی ئەویشەڵە نەخێر do you know Ben تۆ بێنە ناسیت ژەڵێ no I don't نەخێر نایناسم hello Ben سڵاو Ben بەو جۆرە شتێکی دیکە کە تۆ زۆر گرنگە بزانی ئەویش پرسیارکردنە لەکات ئەمانە هەمووی لە درێژەی کۆرسەکەدا هەموو ئەم شتانە بە درێژی و بە جوانی دەخوێنین بە وردی بەڵام زۆر گرنگە تۆ لە سەرتاشدا هەندێک زانیاریت هەبێ لەسەر ئەمانە even though we are going to study all these things throughout the course in the sessions in the units however it's still very beneficial if you can use these things okay from the beginning if you would be able to use these things from the beginning especially this one this is very important what time does the class start ساعت چەند وانەکە دەست پێ دەکات 9 o'clock ساعت 9 کاتژمێر چەند وانەکە دەست پێ دەکات ساعت 9 what time does the class start 9 o'clock what's for lunch Dad pardon can you say that again بابا چیمان هەیە بۆ نانی نیوەڕۆ ببوورە کە توانیت بۆ دووبارەکەیتەوە کاتێ لە شتێت تێناگەی زۆر ئاساییە داوای دووبارەکردنەوە بکە کاتێک کەسێک شتێکت پێ دەڵێ لێ تێناگەی کاتە بڵێ چی pardon یعنی دووبارەی بکەرەوە زەحمەت نەبێ can you say that again ئەشتوانی بڵێ چی can you say that again ئەمە زۆر گرنگە کاتێ تۆ لە شتێت تێناگەی مەوەستا هەر ئاوا سێری مەکە بەڵکو بڵێ pardon واتە ببەخشە ئەتوانی بۆم دووبارەکەیتەوە
can you say that again can you say that again واتە دەتوانی ئەوم پێ بڵیتەوە ئەتوانی ئەو دووبارە بکەیتەوە ئەمە وات لێکا کە تۆ بەردەوام بی لە قسەکردن و نەوەستی تۆ پەیوەندیەکەت بەردەوام بێت Oh dear I'm sorry don't worry لێرەیە ڕۆبۆتەکەی شکاوە ئەندی ئەم کوڕەناوی ئەندیە ڕۆبۆتێکی هەیە ڕۆبۆتەکەی شکا واتە شتێکی ناخۆشی بەسەرداهات هەر کاتێک کەسێکی بەرامبەر شتێکی ناخۆشی بەسەردا بێت ئێمە چی دەڵێن Oh dear Oh dear واتە کەسێک بۆ نمونە شتێکی ناخۆشی بەسەرهاتووە ئیتر تووشی ڕووداوێکی ناخۆش بووە هەر شتێک بێ یەکسەر تۆ دەوڵێتی Oh dear I'm sorry لێرە I'm sorry بەمانای ئەوە دێ ئەنی زۆر دڵگرانم بۆی کە بەسەردا هاتووە باشە Oh dear I'm sorry کاتێک کەسێک خزمێکی دەمرێ کەسێکی دڵخوازی دەمرێ یاخود ڕووداوێکی ناخۆشی بەسەردادێ یەکسەر تۆ دەتوانی ئەم قسەی پێ بڵێ I'm sorry Oh dear I'm sorry باشە ئەوش دەتوانێت بڵێ چی لە وەڵامدا Don't worry کێشە نییە ئاساییە ئەڵێ ئەتیادیە ئەم شتانە ڕوودەدات بمانای ئەوە دێت Excuse me is the store open زەحمەت نەبێ ئەم دوکانە کراوەیە ئەو دوکانەکە کراوەیە No it's closed نەخێر داخراوە کەواتە open close open close open واتە کراوە close واتە داخستە Is the store open store واتە دوکان Excuse me دەربڕینەکە بۆ ئەوەی کە تۆ بەڕێزەوە بڵێ زەحمەت نەبێ زەحمەت دەبێ کاتێک بتەوێ بە شێوازێکی جوان و بە شێوازێکی ڕسمی و polite واتە بەڕێزەوە بە احترام و بەڕێزەوە being polite داوای شتێک بکەی و زانیاری وەربگری okay Is the store open ئایا ئەو دوکانە کراوەیە No it's closed نەخێر داخراوە Okay the last one Do you want to go to the beach? Yes, please. Hooray! Cool. I love it or I love the beach. Fantastic. باشە لێرە دیارە دایەیە یاخود دایکی یەکێکیانە یاخود مامۆستایە هەر کامێکیان بێ ئەڵێ حەزەکەن بچین بۆ کەنار دەریا بێگومان ئەوانیش هەمویان حەزیان لێتی ئەوتا ئەمەیان دەڵێ هۆڕی بۆ خود دەربڕینی خۆشیە واتە بەڵێ زۆر خۆشە هۆڕی بەو جۆرە فانتاستیک واتە زۆر دڵخوازە زۆر نایابە زۆر چێژ بەخشە cool واتە زۆر خۆشە I love the beach بەڕاستی کەناردەریام زۆر خۆشەوێ زۆر حەزم لە کەناردەری هەیە زۆر حەزم لێتی باشە کەواتە کاتێک بە شتێکی خۆش ڕوودەدات تۆ دەتوانی ئەم شتانە بەم شێوازانە دڵخۆشی خۆت دەرببڕی یعنی دەری ببڕی کە تۆ دڵخۆشی showing that you are happy باشە کاتە دەتوانی بڵێ fantastic wonderful دەتوانی ئەم قسانە بکەی یاخود دەشتوانی بڵێ Yes, please. Hooray! دەتوانی وا بڵێ یاخود دەشتوانی بڵێ چی Cool. I love it. Cool. واتە زۆر خۆشە بەڕاستی بەدڵمە باڵێ زۆر باشە ئەمەش کۆمەڵێک دەربڕینی سەرەتایی بوون کۆمەڵێک شتی پێویست بوون زانیاری پێویست بوون کە پێویست بوو تۆ لە ئەم وانەیەدا وەکو بەخشیشێک فێری ببیت So this was a bonus video that I gave it to you as a tip which is very beneficial for you in order to start the course and finish it successfully. Thank you very much indeed. Have a good time. See you later. Goodbye.